سەرۆکی هەرێمی کوردستان و کەسی یەکەمی حیزبەکان لە بارەگای سەرۆکاتی هەرێمی کوردستان لە شاری هەولێر کۆبوونەوە و بڕیارێندا کۆبوونەوەکانیان بە شێوەی دەوری بەردەوام بێت. تەوەری سەرەکی کۆبوونەوەکەشیان پرسی ڕۆژئاوا و کێشە ناوخۆیەکانی هەرێم و پەیوەندیەکانی نێوان هەولێر و بەغدا بوو. جەنابی سەرۆکی هەرێم ئەم کۆبوونەوەی مەنگەوازی بۆ ئەم کۆبوونەوەیە کردووە و هەروەها جێگای تەقدیریش کە حیزبەکان هەموو ئامادە بوون بەسەر بەرزترین مستەوە و لەم کۆبوونەوەیە لە حەقیقەتا باسی ظروفی هەرێمی کوردستان پەیوەندی لەگەڵ بەغا و وەزعی ڕۆژاوا وەزعی سوورەش بە تاکید کە ئەمڕۆ مۆزوعی ساعەیە باس کرا. ئەنجامی کۆبوونەوەکە بەو شکڵە بوو کە ئەم کۆبوونەوەیە بە شێوەیەکی دەوری ببەسرێت و ڕاو بۆ چوون ئاڵوگۆڕ بکرێت دەربارەی کێشە ئاساسیەکانی هەرێمی کوردستان و ئەم کۆبوونەوەیە واجبی وەکو سەرۆکاتی هەرێم بۆی دەستنیشان کردنەوە بە دەرەجەی یەکەم ئەولەویاتی یەکەمی بەرژەوەندی باڵای هەرێمی کوردستان. لە کۆبوونەوەکەدا لایەنەکان ڕێککەوتن سکرتارێتێک دروست بکەن بۆ هەر ئەگەرێک یان باردۆخێکی نەخوازرا و ئەگەر بێتە پێشەوە پێویستی بە گفتوگۆ و ڕێککەوتنی لایەنەکان هەبێت کۆ ببنەوە. هاوکات بڕیاردرا بۆ داکۆچیکردن لەسەر مافەکانی کورد لە بەغدا فراکسیۆنە کوردیەکان هاوپەیمانەتی پێک بهێنن. دەربارەی پەیوەندیەکانی هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی اتحادی کە تەوەرێکی گرنگی بازکردن بوو ئەوە بووە کە توانەکانی هەرێم یەک بخرێت و هەوڵ بدرێت بوو هەموو کۆک بوون لەسەر ئەوەی کە فیدراسیۆنی فراکسیۆنە کوردستانیەکان ئەتیلافێکی فراکسیۆنە کوردستانیەکان لە بەغدا پێک بهێنرێت و بە یەکەوە داوای مافەکانی گەلی کوردستان بکرێت لە مەسەلەی بودجە لە مەسەلەی چارەسەرکردنی ناوچەکە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم بە پێی دەستور و لە هەر پرسێکی تر کە مافی هەرێمی کوردستانە. لە دوای 16 ئۆکتۆبەر ئەمە یەکەمین کۆبوونەوەی کەسی یەکەمی حیزبەکانی دەسەڵات و ئۆپۆزیسیۆنی باشووری کوردستان بوو بۆ تاوتوێکردنی پرسە چارەنووساز و نیشتیمانیەکان. ڕەنگە یەکێک لە خاڵە باشەکانی بەردەوامبوونی ئەو کۆبوونەوەانە لە یەک نزیکتر بوونەوەی لایەنەکان بێت و کۆتایی بێنێت بەو شەڕڕاگەاندنەی کە لە نێوان لایەنەکان جارجارە دروست دەبێت لە سەر ڕاجیاوازیان لە بەرامبەر ئەو پرسانەی کە دێنە پێشەوە. وەلی سەلیم، کەناڵی ئاسمانی پێم، هەولێر.